تاش لە کورسات مەگەزینەوە تەوەری ستۆدیۆمان هەیە سبەینێ لە شاری سلێمانی گەورەترین فستیڤاڵی ئەدەبی کوردستان بە هاوکاری ڕێکخراوی YDO بەڕێوەچێت کە لە کۆی 8 شاعیر تەنها 20 شاعیر توانیویانە بگەن بە قۆناغی کۆتایی. بۆ گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری کاک میوان قەرەداغیمان کردووە کە بەڕێزیان بەڕێوەبەری دەستەی کارگێڕی فستیڤاڵی ئەدەبی کوردستانن. کاک میوان بەخێرەوەی بۆ ستۆدیۆی کورسات مەگەزین. سپاس بۆ کورسات، خۆشحاڵ بووم. زۆر سپاس بۆ تۆش، ئێمەش زۆر خۆشحاڵین. کاک میوان پێمان بڵیت بۆچی ئەم تایتڵا، بۆچی گەورەترین فستیڤاڵی ئەدەبی کوردستان، بۆچی پێتان تۆ گەورەترین فستیڤاڵی ئەدەبی؟ لەبەرەوەی تاوەکو ئێستا فستیڤاڵێکی بەم جۆرە نەکراوە. بەڕاستی هەر چوار پارچەی کوردستان بە خۆشحاڵیەوە بەشدار بوون لە شاعیرەکان، لەبەرەوەی ناومان لێناوە گەورەترین فستیڤاڵی ئەدەبی لە بواری شیعردا. تا ئێستا شتێکی وا نەکراوە بۆ جۆرە بێت کە هەر چوار پارچەی کوردستان لە ڕۆژهەڵاتەوە لە ڕۆژئاوا لە هەموویەوە بەشدار بن. لەبەرەوە هۆکارە ئەو ناوەمان بۆ داناوە، حتمەن ناوەڕۆکێکی گەورەشی دەبێ. زۆر باشە کە باس لەوەکەی تاوەکو ئێستا نەکراوە وە جیاوازە، کەواتە ئەتوانین بڵێن جیاوازەکانی لەگەڵ فستیڤاڵەکانی دیکەدا چێ بێت؟ جیاوازەکانی ئەوەیە کە تەبعاً بە خۆشحاڵی ئێمە وەکو ڕێکخراوی برەودانی گەنجان یەکەمین جارە کارێکی لەو جۆرە بکەین. جیاوازەکەی لەوەدایە بۆ نمونە ئێمە بەرنامەی تایبەتمان هەیە لە ناو فستیڤاڵەکە کە سبەینیەکە، ئێمە لە کاتژمێر 10 بۆ 5 ئێوارە دەست پێەکەین، دوای خوێندنەوەی شعرەکانی شاعیران لەلایەن خۆیانەوە و دواتر دادوەری فستیڤاڵەکە و ئەندامانی لیژنە هەموو چالاکیەکان لەبەرەوەی جیاوازە. دواتر چەندین کاری جیاواز مەخسووسناوێکی لەوانە بۆ نمونە بە تابلۆی چوارینە بەشدارن، هونەرمەندێکی بەڕێز بە تابلۆ بەشدارەوە، لەگەڵەوەشە چەند هونەرمەندێکی میلی لە بینی خوێندنەوەی شیعرەکان و خەڵاتەکان گۆرانی دەڵێن. جیاوازەکەی لەمەدایە و جیاوازیەکی تریش هەیە بەڕاستی دادوەرەکان بۆ نمونە چۆنەڵێی بە جۆرێک کاریان کردووە کە هیچ خلافێکی تیانە بێت لە کارەکەیان، لەبەرەوەی کورد وەتەنی ئەڵێ ئەمە خزم بێیاوە، بەڵام لە چوارچێوەی ئیتاری کارەکەی خۆیان لایەن نەداوە و ئێمەش وەکو ڕێکخرا و هەم وەکو فستیڤاڵەکە هیچ تەداخولاتێکمانتیانە کردووە، واتە ئەوانەی کە ئاسی یەکەم و دووهەم و سێهەم ئەهێنن بە خواستی خۆیان و بە جوانی شیعرەکانیانە. کاک میوان بەر لەوەی باس لەو بکەین کە مەرجەکان بۆ مانەوەی ئەو 20 شاعیرە چی بووە، چۆن توانراوە ئەو 20 شاعیرە لە کۆتاییەکەیە هەڵبژێردرێن. سەرەتامەوە پێم بڵێ لیژنەکان چێن، لیژنەی دادوەران چێن، ئەوان لەسەر چ بنەمایەک خۆیان هەڵبژێردراون؟ لیژنەی دادوەرەکان بە خۆشحاڵیەوە ئەوەی کە دانراوە سەرۆکی لیژنەکە دکتۆر فاروق قەرەداغیە کە زانیاری تەواوی هەیە لەو بابەتە، خۆی نووسەرێکی باشە و ئەوانی تریش ئەندامانی لیژنەش هەمویان شاعرن، ئەزمونێکی باشیان هەیە لەگەڵ شێعر و نووسینە، بۆیە بە تەواوەتی ئێمە وەکو خۆمان ڕازین لە لیژنەکە، لەبەرەوەی توانا و تاقەی ئەوان هەیە کە بتوانن یەکەم و دووهەم و فیناڵیش هەڵبژێرن. زۆر باشە. کەواتە ئەو 20 شاعیرەی کە لە کۆتاییە ماونەتەوە سەرکەوتون بۆ قۆناغی کۆتایی، ئەوان لەسەر چ بنەمایەک هەڵبژێردراون؟ بێگومان هەر فستیڤاڵێک ئەنجامەدرێت کۆمەڵێک مەرجی هەیە ئیتر لە هەر بوارێکا بێ بۆ ئەوەی ئەو بابەتە وەربگیرێ. مەرجەکانی ئێوە چی بوو بۆ وەرگرتنی ئەو 20 شاعیرە؟ بەتاکید ئێمە وەکو خۆمان ڕێکخرا و مەرجمان نەبوو، بەڵام لیژنەی دادوەری مەرجەکانیان ئەوە بۆ نمونە نووسینەکانیان چۆنەڵێی تا ڕادەی خۆی نووسینێکی تێر و تەسەل و تەواو بوو بێت و هیچ هەڵەیەکی بۆ نمونە زمانەوانی و ئەو بابەتانێتیانە بۆ ئەوە لیژنەکە بەڕاستی ئەویان ئەوە کردووە. من خودی خۆم بڵێم ئاگام لێ نەبوو، ئاگام لێ بووە، بەڵام لەسەر بۆ نمونە بابەتی ئەوە بووە کە شاعیرێک کە نووسەرێک ئەنووسێت بەڕاستی لە ئاستێکی ئەوە بێ کە بتوانێت بەشداری فستیڤاڵێک بکە یاخود بچێتە فیناڵی فستیڤاڵێکەوە. زۆرمان هەیە ئەنووسن، بەڵام ئەبێ لە ئاستێکابی کە بتوانی بەشداری فستیڤاڵکەی کە توانیشت بۆ نمونە بتوانی سەرکەوی بۆ فیناڵ. زۆر باشە. کەواتە کاک میوان هیچ شاعیرێکی نوێ هەبووە کە گەشت بێتە فیناڵی یاخود بەشداری کردبێت بۆ ئەم فستیڤاڵە؟
بەڵێ بەڵێ هەبووە بە تایبەت ئەوەی کە چووەتە ئاستیەکەم لە ڕۆژهەڵاتەوە کە پێم وایە ئێستا هاتوون میوانی ئێمەن یەکەمی هێناوە لە ڕۆژهەڵاتەوە و تا ڕادەیەک چۆنەڵێ کەسێکی گەنجە و نووسین جوان ئەنووسێ بەڕاستی. زۆر باشەکەواتە کاک میوان پاداشتی ئێوە چی ئەبێ بۆ ئەو شاعرانەی کە سەرکەوتن بەدەستهێنن لە نێو ئەم فستیڤالەیە ئایا تەنها ئەگەر خەڵاتان هەبێت تەنها بۆ یەکەم و دووەمی و سێمی ئەبێت یاخود چۆن ئەبێت؟ ئێمە بەسپاسەوە مەکتەبی ڕێکخراوەی و بۆردی ڕێکخراوەکان تا ڕادێک سپۆنسەری کارەکە دەبن و لەگەڵەوەشا کاک هەڵۆ گەنجێکی بەتوانە و هەم نووسەریشە و دۆستی نووسەرانە سپۆنسەری کارەکەمانە لە دەرەوەی وڵاتە هیوای سەرکەوتنی بۆ خواسین. ئێمە یەکەم و دووهەم و دووسێ هەممان هەیە لەبەرەوەی بەڕاستی چۆنەڵێ ڕکابەرەیەک هەبووە لە بینی دوو کەسی سێهەمە لەبەرەوەی دوو سێهەممان هەبووە. یەکەم و دووهەم و سێهەم جگەلەوەی خەڵات ئەکرێن مادیەن هاوکاری ئەکرێن یەکەم و دووهەم و سێهەم لەلایەن سپۆنسەرەکانمانەوە بەڵێ شتێکی باشە و ئەو باقیەکەی کە هاتوۆتە فیناڵ تقریبان 17 شاعری بەڕێزن ئەوانش خەڵاتەکرێن جگەلەوەی خەڵاتەکرێن کۆی شعرەکانی ئەو 20 شاعرە کۆکراوەتەوە لە گۆڤارێکە ئەدرێ بە ئەو بەڕێزانەی فیناڵ واتە یەکەم و دووهەم و سێهەم جگە لە خەڵاتەکە مادیەن هاوکاری ئەکرێن و لەگەڵەوەش ئەوانەی فیناڵ هاوکاری و بڵێن هاوکاری مادیان نییە بەڵام بۆیان دەکرێتە گۆڤار و لەگەڵەوە شاخەڵاتی تایبەتیان پێ دەدرێت. زۆر باشەوە ئەو ئاوادانیە تۆزە ئاویشم ڕشقەی ناکە کورسان مەگەزین ئاوادانە بێتەوە کاک میوان جا پێم بڵێ ئایا سبەینێ بڕیار لەسەر ئەوایەت کە ئەم فستیڤالە خولی داهاتووی هەبێ یاخود ساڵانی داهاتوو بەردەوام بێت یاخود هەر لە ئێستاوە لە پلانتانەیە کە بۆ ساڵانی داهاتوش فستیڤالەکە خولی هەبێت و بەردەوامی هەبێت؟ بەتەکید بەنیازی ئەوەی یعنی بەردەوامی هەبێ نەک تەنها لە شاری سلێمانی لە دەرەوەی شاری سلێمانیش بتوانین بەڵام خۆتان نەزانن لە ئێستادا بۆ هەر کارێک دەستبەری بۆ هەر کارێک سپۆنسەری ئەوێت بێگومان بۆی ئەگەر سپۆنسەرەکانمان هاوکار و پاڵپشت بن بە دڵنیا و ئێمە پێمان خۆشە زیاتر گەورەیکەین لەوە گەورەتریکەین و بەردەوام بین بۆ ئەو شاعیرانەی کە زۆریان پێخۆشە بەشدار بن لە فستیڤالێکی لەو جۆرە لەبەرەوەی تۆ جاری وایەتە پێشبڕکەیەکەوە خۆت تاقیەکەیتەوە یعنی لەلایەن دادوەرێکی ئاوە ببرێتە فیناڵ بەڕاستی بەڕای من بۆ شاعیرەکان شتێکی باشە بێ و هەرواشەواتە بەردەوامە بین. زۆر باشەکەواتە کاک میوان ئەزانم لە سەرەتای ئاماژات بەوە کردکە لە کاتژمێر چەنەوە بۆ چەنە بێت بەڵام حەزەکەم بە بینەرانی بڵێ لە ڕێگەی کامەرەکەی خۆتەوە کە سبەینێ لە کاتژمێر چەند دەستپێکە و لە کوێش فستیڤالەکە بەڕێوەچێت. سبەینێ لە هۆڵی تەواری شاری سلێمانی کاتژمێر 10 سەر لە بەیانی بۆ 5 ئێوارە فستیڤالی ئەدەبی کوردستان بەردەوامە بێت تەبعەن نیوەڕەخوانێکشی تێەکەوێ لە خزمەتی هەموو ئەو کەسانەی کە پێیان خۆشە بێن خزمەتیان بکەین واتە لە 10 بەیانی تاوەکو 5 ئێوارە فستیڤال بەردەوامی ئەبێ بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا هیچ کەناڵێک بەڕاستی نەیتوانیەوە بێت وەکو چۆنەڵێ ڕووماڵێکی ڕاستەوخۆمان بۆ بکە ئێمەش ئەو دەرفەتەمان نەبوو کە پێشتر کورسات ئەزانم ماڵی هەمووانە پێشترە بێنە کورسات و ئەو داواکارێ بکەین بەڵام بە هیوان کورساتیش بتوانن کە لەوێ ئێمە بتوانین خزمەتیان بکەین و ئەوانیش ئەو ئەرکە بکێشن بە پێی توانای خۆیان. بێگومان بە خۆشحاڵیەوە کاک میوان زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵمانە بوویت بە هیوای سەرکەوتن و ئینشاءالله سبەینش راپۆرتێکی تایبەتمانە بێت لەسەر فستیڤالەکەی ئێوە هەر بمێنیت. زۆر سپاس دەستان خۆش بێ بەڕاستی کورسات لای هەمووان خۆشەویستە بەتایبەت لای ئێمە لەبەرەوەی هیچ فەرق و جیاوازیەکی نەکردو بەڕاستی ئەماوە نییە کە من بڵێم هەمیشە کە من داوایەکم لێ کردبێتن بۆ کارێکی ڕێکخراوی وایدیەوە هەمیشە ئامادە بوون کارمەندەکانیان بە گشتی ڕێزی تایبەتم هەیە بۆ هەر هەمووتان هیوای سەرکەوتنی زیاترتان بۆ خوازم. زۆر سپاس دەکەم بۆ تۆش هەروەها.